دام و دەستگا خزمەت گوزاریەکانی حکوومەت شارەوانی ئاو کارەبا و هەموو ئەو کۆمپانیانەی کە کۆمپانیای پەیوەندیکردنن و جگەلەوە ئەوانەی کە کۆمپانیای دابشکاری وانی کە خواردەمەنی ئەگوازنەوە بۆ کۆگاکان و ئەوانەی کە خواردەمەنی ئەگوازنەوە بۆ مارکێتەکان و ئەوانی بواری سوتەمەنی و وێزگەکانی سوتەمەنی نانەواخانە سەمونخانە ئەمانە کە کراون و دوکانەکانی سەوزە و میوە و علوەی سلێمانی و قسابخانەکە هەموو ئەم شوێنانە کراون و ئێمە ئەمڕۆ لێرە لەگەڵ بەشە لە فەرمانگەکانی شاری سلێمانی سەرقاڵی باشتر ڕێخستنی ئەو ڕێکارانەین ڕاستە قەدەغێ هاتوچۆ ڕاگیراوە بەڵام ژیان ناوەستێت ژیان بەردەوامە بۆیە بەردەوام لە هەوڵی باشترکردنی ئەو ڕێکارانیان لە پێناو ئەوەیە کە خەڵک یەک لە ماڵەوە بێنێتە دەرەوە و چەند بکرێت ئەو خواردەمەنی و پێداویستی ئەساسیانی کە ڕۆژانە هاوڵاتیان پێویستیان پێێتی بەو سعرەی کە هەبووە لە بازاڕە بگاتە دەستی هاوڵاتیان و ئێمە هەموو لیژنەکانمان ڕاستپاردووە و سەرقاڵی جێبەجێکردنی ئەرکەکانیان و سەرقاڵی بە دوواداچوونەکانیان لە هەر جێگێک لە هەر شوێنێک بەهۆی ئەم بارودۆخەوە هەچ کەسێک نرخ لەسەر هاوڵاتیان زیاکات ئێمە ئەو شوێنە ڕوبەڕووی سزای یاسایی ئەەکەینەوە و ئیجراعاتی تونگ بەرامبەر بۆ کەسانە ئەگرینە بەر